ما شبان و بینرین آجانس هەواداران دەم باش دیسە ئەمێ بەحسا هەرێمەکە خۆیان ڕۆژاوای کوردستانی بکەن و گرێداناوێ بنەتەوامەیە کوردی بە دەما دیرۆکێ بە ئەوە هەرێما تلکۆچەر هەرێما تلکۆچەر وەکە بەلکی بێگوگەلەکە ژوابی هیچ بێ دکەوێ ڕۆژاوای کوردستانێدا نەهابووە باژارێک سینۆرێ نەوێنا ڕۆهلاتی وێ سینۆرێ باشوورێ کوردستانێ و سینۆری عێراقیە و دکەوێ جەم سینۆر دەژی و تایبەت باژارێ تاوسە یان باژارێ ڕەبیعە ژێرە دەبێژن و باژارێ وەلید یان گوندێ وەلید وەکی ترکێ باکوورێ وێنە دگهێ حتا سینۆرێ دەشتا هەسنا یاگۆ دگهێ جەم جیایێ بەرۆژ دێبێژن قەرەچۆق و جەمێ سەفێن ئالێ ڕۆژاواوە دگهێ حتا سینۆرێ هەرێما گرکێلەگێ و جیڤرێ هەرێما چەلاغا و ئالیێ باشوورڤە ئەمزانن گۆتیای شنگالێ هەرێما برایمە یێن ئێزیدیایە باژارێ تلکۆچەرنها باژارەکە نزیکی 7,000 کەس تێدا هەیە وەکی ترکێ 400 کیلۆمتر گۆشەیە مەگۆت گرێدانایە بنەتەوا کوردی بەشخوا بەریا گۆ برایمەیە عەرەب وەرن لێ کەنجی ببن لێ بەجێ ببن ئەمزانن گۆ دەبارەکە کوردێ مەبوو تایبەت کوردێ مێ کۆچەرە کوردێ میران شخوا ناوێ وێنە یەکەمی ژێربێژن گرێ عەلیە قاسمە یان عەلی قاسمە گرێ عەلی قاسمە و عەلی قاسماژی کەسێکی ناودار بوو ناو برایمێ ئێلا کۆچەردا و لێ دێ چوە سەرلەڤانیا خودای خوا نزیکە 1900 زاینێ و نەهاژی گۆراوینا لەسەر گرێ کۆچەرایە سەر کۆچەرە حتا ئیرۆ گۆراوینا لە وێ دەریا ژێرە ژێربێژن جانات گوتن گرێ کۆچەرە غينا غري علي قاسمة يقولون غري كوچرا يبرقوا برايمة كوچر تايبت كوچري مي ميرا بعضي خوا جزوزانا تانين وبريك بو بيجي وبجيك بو جوا كريارا برايمة كوچرا بعضي خوا لي تجيراندن وبريا جو برايمة عرب شمال أوي تركي ورا أبجي بصدي صالة بريا نهاية برایمە عەرەب وەختێ هەرێم بیستن جلا بێژن گر گوتن تلکۆچەر گوتن تلکۆچەر و ئەو نابێت تلکۆچەر پێ بەما وەکی ترکێ نابێکی دیژی ژێرە هەیە جار ناژێرە گوتن مەحەڵتەی جار ناژێرە گوتن مەحەڵتەی چما مەحەڵتەی بەرگو ئەمزان حتا ئیرۆ ڕیات درێنێ تێرە دەرباست بێ 1918 دەماگۆ ئەڵمانیا لەوێ هەرێمی بوو دەهابوونا دەولەتا ئۆسمانیدا تێکی لێوێ ئابووری سیاسی دەولەتا ئۆسمانی هەبوون هەنگی ئەڵمانیا خۆست گۆڕەیەکە کات ترێنێ ji Berlînê bênê Tirkiyara û Helebê û di herêma Meyercîrê re û di Tilkoçra derbasî Mûsil bike heta niha ew rê hê heye ew rê heye hê Tilkoçra derbas be lê mixabin ew rê sekiniya lewra vêca karmendên wê tirênê yê wên westegehê yê wên mehexetê li wir bi cih dibûn malê xwe anîn û em karin bêjin xanî jî ava kirin û levcivehan û bû bingehek ji bingeha bajara bi demêra milet jî xwe lê bi cih kir û Kurdên me jî têde dixebitin duê westegehê duê mehexetê de wekî dike xwe kesî ji hundirê Sûrî bêjtan têde dixebitin kesê biyanî têde dixebitin bûne xwedî mal li wir de û heta bi demêra ئەو وەستەگە ئەو مەحەڵت بوو گوند و بگوند بوو باژار شوا ئەمزان گۆ هەر تم ئەو رێژیمên نەجاتپەرست ئێگۆ دixwazin demografiyê biguherin serê mileta de û li têne serê miletê Kurd jî navê Tilkoçer navê gundê Elî Qasima kirina bajarê Ya'rûbiyê û ev jî kengiya neha min dema rejîma Baas tenê de ya ونها مدما رژیما یکیتیا نقابا سوری و مصری و بگوتنه ده یکیتیا بسروکاتیا جمال عبد الناصر بریا و ابو هزا و 1957 ناوی تلکوچر خست بوهارن ناوی کنه عربیه لی راستی اون ضنابه حتی نام ملت اجیر گندی باجاری تلکوچر هجانو هجبرگو ویدیو ما بابت مدرج نبی البنداما وخلقك دوامي من سر هرمامها تلكوچر هم بمنت خير وخشيه ده